لە دوای تەواوبوونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرنجەکان لەسەر ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردنەکە بوو، بەڵام ئەنجامە بەراییەکان دەنگدەران و بەشێکی زۆری لایەنە سیاسیەکانی تووشی سەرسوڕمان کرد. بە جۆرێک هەرزوو شەژلایەنی سیاسی بەهۆی ئەو ساختەکاری ئەلکترۆنیی بە ئاشکرایی ئەنجام درابوو، سەرلەبەری پرۆسەکەیان ڕەت کردەوە و سکاڵایان لەسەر ئەنجامەکان تۆمار کرد. ئێستاش بە تەواوەتی ئەوە ڕوون بووەتەوە کە ساختەکارێکی بێپێشینە ئەنجام دراوە. شارەزایەکی بواری هەڵبژاردنیش دەڵێت ئەگەر بێت و پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان بە شەفافی و دوور لە دەستبەردانی حیزبی بەڕێوە نەچێت، ئەوا لایەنەکان دەتوانن لە دادگای فیدرالی و دادگای نێودوڵەتیەکان تانە لە کارەکانی ئەو لیژنەیە بدەن کە پرۆسەکە بەڕێوە دەبات. هێز و لایەنە سیاسیەکان دیقەتە دەن ئەگەر پرۆسەی هەژمارکردنەوەی دەنگەکان بەدەست دەرەنجامەکانی بەدڵیان نەبوو، ڕێکاری یاسایی هەیە هەفتەیە قابلە لە بۆی تاعن لە بڕیاری ئەو لیژنە تایبەتمەندە بدەن کە ئیش دەکا لە ڕێ هەیە قەزاییەکەی کە هەیە، ئەوانیش تەمەشای تاعنەکان دەکەن، بە نەتیجە دوای دەرەنجامەکانی کۆتایی دەچێتە محکەمەی ئیتیحادی و لەوێ قەرار دەدرێت. ئەمە بە شێوەیەکی ڕێکاری و یاسایی کە کار ئەنجامە درێ. بەڵام ئەگەر باس بکەین دوجار یاساش چارەسەر نەبێ بۆ داخوازیەکانی ئەو لایەنانەی کە پێیان وایە کە موڕووکوڕی و چەشێکی گەورە لە پرۆسەکە بووە، بێشک ڕێکاری جیاواز هەیە و ئەوە ژیانی دموکراسیە کە دەخوازی تۆ فشاری جەماوەری، فشاری مێدیایی، فشاری کۆمەلگایی و سیاسی جیاواز بەکاربیینی وەکو خۆیان باسییان کردووە بۆ ئەوەی پرۆسێکی پاک و بێگەرتر هەبێ. من پێم وایە ئەمە کارکێکی درێژخایەنە، ئەمە جوودی بەردەوام و زەمەنی دەوێ. بەرلەمان و دامەزراوە دەستوری و مؤسسەسیەکان لە عێراق وەرێم کوردستان دامەزراوەی لاوازن، هەموویان هەتا ئێستا لە ژێر هەژمونی حیزبگەرایین، هەژمونی حیزبی سیاسین. حیزب بەرژەوەندی هەبی انتخاب هەیە، بەرژەوەندی نەبی نییە. حیزب بەرژەوەندی هەبی مؤسسەکە زۆر مهمە، بەرژەوەندی نەبی مؤسسەکە هیچ نییە. ڕۆژنامە نووسێکیش ئاماژە بۆ ئەوە دەکات لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هاوڵاتیان متمانیان بەو لایەنانەدا کە دەنجیان دزراوە، بۆیە لەسەر لایەنەکانیش پێویستە شەڕ بۆ بەدەستێنانەوەی دەنگەکانیان بکەن و لە دادگای نێودەوڵەتی سکاڵا لەسەر پرۆسەکە تۆمار بکەن. ئەگەر پێویستیش بکات شەقام لە دژی ساختەکاریەکان بجوولێنن. ئەو ڕێکارانەی کەوا پەرلەمانی عێراق ئەو ڕێکارە یاسایانەی گرتیە بەر خەریکە ئومێدێک بەلای دەنگدەران و هەوڵاتیانی عێراقی و هەرێمی کوردستان دەجێڕێتەوە بەوەی کە پرۆسەی ئینتیخابی ئەگەر تەزویر و گزیکاری تێدا بکرێ ئیجراعاتی توندی بەرامبەر دەکرێت. ئەوەی کە دەمێنێتەوە ئێستا ئێمە هەرچەندە ڕەنگە تاڕادێک هێشتا نەتائیجەکە مابێ کە بە فەرمی ڕابگەندرێ، بەڵام لەو هەنگاوانەی کە ئێستا لە ڕێگەی ئەو لیجانانە دەستیان پێکردووە هەم لە پارێزگای کەرکووک وە لە ئێستاش دەکە لە سلێمانیا، بەڕاستی هەنگاوەکان بەرەو ئەو ئاراستەیەیە کە بەڵێ تەزویر کراوە و بە شێوازێکی کراوە کە دیاردەیەکی ترسناکە لەسەر نەتیجەی ئینتیخابی. لە ئێستادا پێویستە ئەو لایەنانەیەکەوە دەنجیان دزراوە، ئەو لایەنانەیەکەوە دەنجیان کەم کراوە، ئیجراعاتی وا بگرنە بەر کە بە حەقیقەت ئومێد بۆ لای هاوڵاتیان بژێڕنەوە. بەواتایەکی دیکە دەبێ هەموو ڕێکارێکی پێویست بگیرێتە بەر، هەم لە ڕێکارە یاساییەکان کە پێویستە بیگرنە بەر و هەمیش لە جولاندنی شەقامیش ئەگەر پێویست بێ، بۆ ئەوەی کە ئەو حاڵەتی کە ئەم جارە هاتوۆتە پێش لە مەسەلەی تەزویر کە دیاردەیەکی زۆر ترسناکە و بەزەقی هەستی پێ دەکرێت و نەتیجەیەکی زۆر ناڕاستی داوە بەدەست، ئەوە تێنەپەڕێ. دوای ئەوەی شەژلایانی سیاسی لە هەرێمی کوردستان تانیان لە ئەنجامی هەڵبژاردنەکانی 12 ئایاردا لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە بە پاڵپشتی هەندێک لە فراکسیۆنەکانی دیکەی عێراق یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان هەموار کردەوە و بە پێی یاسا تازەکە دەبێت سەرجەم دەنگەکان لە هەموو پارێزگەکانی عێراق بەدەست ئەژمار بکرێنەوە. بەڵام کۆمیسیۆن بەجێبەجێکردنی یاساکەوە پابەند نەبوو، تەنها بەشێکی کەم لەو دەنگانە ئەژمار دەکاتەوە کە سکاڵایان لەسەر بووە. لە بەڕێوەبردننی پرۆسەکەشدا ڕێوشوێنەکانی کۆمیسیۆن وەکو خۆی نەگیراونەتە بەر. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.